لە مژدەیەکی دڵخۆشکەردا پەیمانگەی کلێڤەری ناحکومی بە دابینکردنی باشترین ستاف و مامۆستای ئامادەی کلێڤەری ناحکومی هەڵدەستێ بەکردنەوەی خولی هاوینە بۆ قوتابیانی پۆلی 12 ئامادەی بەداشکانێکی گەورە. لەم خولەدا گشتوانەکان بە شێوەی مەنهەج کامل دەخوێنرێن، خوێندنی کوڕ و کچ بەجیایە، هەروەها دابینکردنی پاس بۆ گشت شوێنەکانی شاری هەولێر. لە کۆتای خولەکەدا تاقیکردنەوە ئەنجام دەدرێت بە شێوەی وزاری. خولەکە لە ناو بینای ئامادەی کلێڤەری ناحکومی بەڕێوە دەچێت، لە 25/5/2024 دەست پێ دەکات. زین دەزانی مامۆستا ئیسماعیل عەلی ئامادەی کلێڤەری ناحکومی، مامۆستا هەژیر مەولود ئامادەی کلێڤەری ناحکومی، عەرەبی مامۆستا ئەنوەر عوسمان ئامادەی کلێڤەری ناحکومی، بیرکاری مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان ئامادەی کلێڤەری ناحکومی، مامۆستا ئاسۆ ئیسماعیل ئامادەی کلێڤەری ناحکومی، کیمیا مامۆستا حوسێن ڕەسوڵ ئامادەی کلێڤەری ناحکومی، مامۆستا کارزان محەممەد ئامادەی کلێڤەری ناحکومی، ئینگلیزی مامۆستا سەرکەوت خدر ئامادەی کلێڤەری ناحکومی، فیزیا مامۆستا شۆڕش ڕەفیق ئامادەی کلێڤەری ناحکومی، مامۆستا ئاسۆ فەرحان ئامادەی کلێڤەری ناحکومی. ناونیشان فەرمانبەران نزیک مزگەوتی شەهید و ئەنفال. بۆ زانیاری زیاتر 0750 178 44 55 0750 179 44 55